ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، خۆشحاڵم سەر لە نوێ لە ئاڵلقەیەکی دیکەی بەرنامەی ژیان و خەباتی یارانەوە لەگەڵ ئێوەی ئازیز بە یەکشاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەم ئەڵلقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز کاک قادر ڕەحیمی، کادر و ئەندامی لە مێژینە و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. بەو هیوایی کە کاتساتێکی خۆش لەگەڵ بەرنامەکانمان بەسەر بن، فەرمونون بۆ بیستنی و بینینی ئەم بەرنامەیەش. کاک قادرجان، سڵاوتان لێبێ و زۆر سپاس لەوەی کە میوانی بەرنامەکەمانن. زۆر سپاس بۆ ئێوەش کاکەری مەروە، من لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوە بۆ هەموو هاوڕێیانی هاوکارت لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەموو بینەران زۆر سپاس دەکەم کە ئەو جارژ ئێمەتان بەسەر کردەوە. بەخێر بێ، سپاس بۆ بەڕێزشتان. ڕەواڵی بەرنامەکەمان وایە بۆی کە بینەران لەگەڵ میوانە بەڕێزەکەمان سەرەتا لەگەڵ بیۆگرافی و ڕابردووی ئاشنا بن بە کورتی. پێم خۆشە بیۆگرافیەک لە ژیانی خۆت باس بکەی، دواتر من پرسیارەکانت ئاراستە دەکەم. من قادر نێوم قادرە شۆرەت ڕەحیمی لە ساڵی 1338 هەتاوی لە مەهاباد لە بنەماڵەیەکی زەحمەتکێش لەدایک بووم و لە منداڵیشەوە هەم دەرسم خوێندەوە و هەم کاریشم کردووە، لە سەبزیخانەدا کارم کردووە. دیپلۆمم لە مەهاباد وەرگرتووە، بەدوای ئەوەشدا بەهەرحاڵ ئیتر دەگەڵ جەمعیەتەوانە ئاشنا بووم و دەگەڵ کۆمەڵە و هەتا ئێستا شاتوین. ئەگەر باسی بنەماڵە لێ پرسم، ژیانی بنەماڵە، تێعدادی ئەندامانی بنەماڵە، لەو بابەتەوە چی هەیە بە باسکردن؟ ئێمە 4 برا و خوشکێ بووین لەگەڵ دایک و بابم، بەهەرحاڵەوە 7 نەفەر. ئێمە هەم بنەماڵەکەمان کوتم بنەماڵەشی زەحمەتکێش بوو، بۆ بژیوی ژیان ئێمە سەوزیخانەمان بوو. سەوزیخانەکەش بەهەرحاڵ زەمینێک ئیجارەمان کردبوو کە ساڵانە هاوینان و هەتا پاییزێ ئەمە کارمان لە بەهاری و تا پاییزێ کارمان دەکرد، بۆی کە زستانانیشی پێوە بەسەربەرین. کە لەو برایانەشم بەهەرحاڵ سێمان بوون بە پێشمەرگەی کۆمەڵە و کە برایەکم کە شەهید بۆ بەهەرحاڵ گیانی بەخت کردووە، برایەکشم ئێستا لە کانەدایە. زۆر باشە. لە ڕاپەڕینی 57 بەشدار دەبی، دیارە ئەو دەم تەمەنی بەڕێستان لە ئاستێکدا هەیە کە ئێستا بیرەوەری زۆر تەواوت لەو سەردەمە بێت. ئەگەر باسی حاڵ و هەوای سەردەمی ڕاپەڕین و ئەو ئەنگیزە یا ئەو پاڵنەرەی کە بەڕێستان ئەو کات دەبوو لە ڕاپەڕیندا بەشدار بین و هەڵسوڕاوبی چی بوو، یا ئەو حاڵ و هەوای ئەو سەردەمە چۆن بوو لە ڕوانگەی بەڕێستان؟ وەڵا مەسەلەکە ئەوە بوو، من لە تەواوی ژیانمدا بەهەرحاڵ هەر خەریکی کار و زەحمەت مەجبوور بووم بۆ بژی، بۆ یارمەتی بژی ماڵمان بەهەرحاڵ یارمەتیدەری بابم بم. وەختی دەچوومە مەدرسە، لە مەدرسە دەهاتمەوە دەستم دەکرد بە کار، ڕۆژانی جومعانە هەر کارم دەکرد لەوێ دەگەڵیان یارمەتیم دەکردن. وەزستانانیش وەختێ کاری سەوزیخانە نەبوو، بەهەرحاڵە من لە بامیە و زولوبیاوانم دەفرۆشت بۆی کە بەهەرحاڵ بژی ماڵ تەئمین بکەین. هەمیشە ناڕەحەت بووم لەوەی کە بەهەرحاڵ دەمدیت کەسانێک بەڕاستی ئەو زەحمەتە ناکێشن، بەڵام ژیانیان لە ئێمە باشترە. بەدوایەوەدا ساڵی 53 بوو من دەقیقەن ئەگام لێ بوو یەکێک لە خزمەکانی کاکسە ئیبراهیم 2-3 چانتای کتێب هێناو هاتە باغەکەی ئێمە، چون باغەکەی ئێمە ڕوبەڕووی ماڵەکەی ئەوان بوو لە گەڕەکی گومرگ. کتێبەکانی هێناو دەگەڵ شەی سولێمانی برام کتی سولێمان ئەو کتێبانەی کاک برایمە بیان شارینەوە. ئمە ساکان ئەمە دەم 15 ساڵم بوو، 15 ساڵم بوو. ئەمە کتێبەکانمان شاردەوە و دوایەت مەشرام کرد تقریبان، چون باغەکەمان لە شوێنێک بوو کە ماڵەکەی وان دیار بوو، ماشێنی ئەرتەش و پۆلیس وانە ساواکەوانە یەکجار زۆر هاتن. ئەو دەم کاکسە ئیبراهیمیان برد بەڕاستی. ئەو هەر بۆ مەسوعال و بەڕاستی بۆ دەبێ مەسەلەن کەس بگرن، ژیان بۆ دەبێ ئاوابێ، ئەو پرسیارانە بوو و هەر ئەوەش بوو باعث بوو بەرحاڵ من لە قیامدا وەختێ زانیم شتێکی ئاوا هەیە و بەرحاڵ تەزاورات و ئەوانە پێم خۆش بوو وەک گوێنجێکی وەجیان هاتوو بەشدار بووم لەو مەسائلانە. تا ئەو کات دەرک دەکرا کە هێزێک، نیرویەک، زوتنەوەیەک، جەریانێکی چەپ لە
ساحەی سیاسیدا هەیە کە لەو ڕاپێوان و تەزاورات و لەو ئاڵوگۆڕەدا دەور دەگێڕێ یا کەم و زۆر چەندە بوو دەوری هێزی چەپ ئەوەی کە تۆ ئێستا دیارە بە دیدگای ئێستاتەوە باسێن. بەڵێ ئەو دەم بەڕاستی ئاوا بەرچاو نەبوو، چون لە مابات بەرحاڵ پایگایەکی تاریخی حیزبی دموکراتی لێبوو، ئەوان زۆرتر زۆر بەرچاوبوون، تعدادێکی کەم کە شعارەکانیان لە تەزاوراتەکاندا شعارەکانیان جیاوازتر بوو لەو جەماعەتەی تر. من بە خۆم دوو ڕەفیقم هەبوو بەخۆیان هەواداری حیزبی دموکرات بوون، بەڵام هەمیشە دەچوونە پاڵ شعارێک کە ئەوان پاڵیان شعارەکانیان دەدا، بەڵام شعارێکی جیاواز کە من دەمدید بەرحاڵ دیفاع لە خەڵکی کرێکار و زەحمەت چێژیا لە کوورە پەسخانەکان کە اعتصاب و شتیان کردبوو لەگەڵ کارفەرماکە شەڕیان لێ پێدا بوو ئەو سەردەم کە هاتوونەوە. بەرحاڵ دیفاعیان لەوانە دەکرد، بەڕاستی من بۆیە زۆرتر بەرەو ئەوە دەچێشتم. حتا ئەو ڕەفیقانەی من تۆزێک قماریشیان پێ دەکردم، یانی وەگەوەی کە گاڵتەم پێ بکەن ئەتۆ چێ دەچیوە لە شعارانە کەوتووی. بەرحاڵ ژیانی من وا بوو زۆرتر ئەو شعارانە و ئەو شتانە دڵی منی ئاپڕژێن دەکرد. باسی دەور و نەخشی چەپەکانت کرد کە زۆر کەمڕەنگ بوون لەو سەرتەمەدا و بە تایبەت لە شاری مەهاباد، بەڵام کەسانی زۆری وەک بەڕێستان بە باگراوەندێکی وەگە و پێشینەی کە لە ژیاندا باست کرد ئامانج و ئاسۆیشان لەبەردەم بوو و بەو دواکەوتنی ئەو ئامانجە و بە هیوای بەدیهاتنی ئەو ویستانە ئەو ئارەزوانە بێگومان لەو ڕێپێوان و تەزاوراتانەدا بەشداریان دەکرد. دوورنمایە کە ئەو کات کاک خادر لەو ڕێپێوانانەداوە لە دژی ڕژیمی شا کە و کاتێک خوازیاری ڕووخاندنی بوون، دوورنمایەک و دوای ڕژیمی شا بۆ کاک خادر چی بوو؟ مەسەلە کاک کەریم ئەم باسی ئەوەم کرد کە ئەو دەم کەم بوون، کەم بەو معنای بوو یا من بەرحاڵ پیان نەگەیشت بووم نەمدەدیبوونەوە. مەسەلەکەەوە نەبوو کە نەبوو، بەڕاستی حیزبی دموکرات لەوێ بەرچاوتر بوو وەک پایگایەکی تاریخی وان لەوێ ئەوە لەو بارەوە. بەڵام ئومیدی من ئەوە بوو کە بەڕاستی وەختی شعاری ئەوە داهات کە جەمعێک پەیدا بوون لەو سەروبەندەدا ئاخر تۆزی ئازادیش، یعنی هەچەند تەزاورات دەبوو خەڵک بێکەوە قسەیان دەکرد، جەمعێک پەیدا بوون بە زۆر مەتین، زۆر بەڕاستی بە دڵێکی زۆر گەورەوە بەحسیان دەکرد کە دیفاع لە کرێکار و زەحمەت چێژ دەکەن کە ژن دەبێ مافی خۆی هەبێ، یەک سری مەسایلی ئاوە باز دەکرا و زۆرتر ئەمە خۆم بەو بەشەوە گرێ دەدا، چون ئەو زۆر مەسەلەن بۆ مەسەلەی ژن ئەمن دایکی خۆم دەدی کە لە منداڵیەوە خەریکی ئەمن لەوەتی بووم هەر خەریکی زەحمەت و کوێرەوەریە بارها بوو ئەمە لە سەوزی خانە مەسەلەن ئێمە کەوەرمان دەدرو، مەسەلەن دایکم لە شوێنێک حاملە بوو، مەسەلەن دادەنیش زەردەکانی سەر کەوەرەکەی لێ دەکردەوە، جاری وا بوو خەو دەی بردەوە، مەسەلەن لەبیر مەجارێک دەکوت مەسەلەن قادر ئامینە خانم چی و دەخەودا بەڕاستی، یعنی من ئەوانە بۆ من زەج و ئازارێک بوون کە بەڕاستی هەمیشە پێم خۆش بوو شتێک ببێ حەول و تەقەلایەک بوێ کە من خۆم لەوێدا ببێنمەوە وەک ئاوێنەیە کە بتوانم لەوێدا هەڵسوڕانم بێ. زۆر ڕاستە. ڕێپێوان دەکرێت و دواتر لە نەتیجەی ڕاپەڕیندا ڕژیمی شا دەڕوخێ و مەخصوسەن کوردستان بە تایبەت دەکەوێتە دەست خەڵک، کوردستان ئازاد دەبێت و لەو سەرودەمەدا جەریان و توێژی جیاوازی سیاسی دێنە گۆڕەپانەکەوە و ئیدارەی شارەکان و گوندەکان بە تەواوەتی دەکەوێتە دەست خەڵک. باز دەکەی کە سەرەتا لەگەڵ جەمعیەتەکان ئاشنا دەبی. ئەگەر باسی ئەو جەمعیەتانە بکەین، دەوری ئەو جەمعیەتانە چی بوو و لەلایەن چیەوە جەمعیەتەکان شکڵ پێدرا بوون؟ کاکەریم منیش وەک هەر لاوێکی ئەو دەم کە ڕژیمی پاشایەتی ڕووخا لە مزگەوتەکان بەرحاڵ بۆ نیگاهبانی لە شەو نیگاهبانیمان دەدا لە مزگەوتی حاجی ئەحمەد و لە مزگەوتی ئەباساغا لە چوارای ئازادی، لەوێ ئەو کەسەی لەوێ یەکجار زۆر مەسەلەن جەماعەتی یەکجار زۆر بە تایبەت چەپەکان ئەو سەردەم بەڕاستی زۆرتر خۆیان دەرخست، یەکجار زۆرتر بە شکل و شێوەیەکی زۆر ئوسولی قسەیان دەکرد، حتا کەسانێکی کە بە شکل و شێوەیەکی زۆر تند و تیژ قسەیان دەکرد ئەوان زۆر بە ئارامی زۆر سەبورانە حەول و تەقەلاندا کە ئەو کەسانە بەرحاڵ ڕازی بکەن قانع بکەن
نەگەوەی کە بە زۆر قانیان بە قەناعەتیان بگەێنن. ئەو سەردەم دوای ماوەیەکی نەچوە کە جەمعیەتی ڕێگای ڕایی زەحمەت کێشان لەوێ بەرحاڵ بوو ئەمن دوسێ جار هاتو چۆم کرد جارێکی کاکپوات هات بۆوێ لەوێ سخۆڕانێکی کرد ئەمن بەشدار بوو مەم ناودەم کاسینەکە سنمە تقریبا 19 ساڵێک بوو قسە و باسێکی کرد لەوێ بۆ ئەوەڵجار و هەر بۆ ئەوەڵجار کاکپواتمە من لەوێدی لەگەڵ وان دوای کە کۆمەڵە بەرحاڵ خۆ من نەمدەزانی کۆمەڵە ئێستا ئیعلامی ئاشکرای خۆی تشکیل بوونی خۆی ئێستا ئاشکرا نەکرد بوو بە دوایدا کۆمەڵە تشکیل بوو ئیتر زۆرتر من لەگەڵ کۆمەڵە ارتباطم بوو بە تایبەت سلێمانی براشم هەر تەسیری بوو بەڕاستی ئەو پێشتر لە من ارتباطی بوو لەگەڵیان. ئەگەر زیاتر باسی نەخشی جەمعیەتەکان بکەین پێم خۆشە وەکو یادەوەریەک لە دەور و نەخشە و جەمعیەتانە زیاتریان باس بکەین. ئەو جەمعیەتانە بە شێوەیەشی گشتی دەوریان چ بوو؟ چه ڕۆڵێکیان بوو لە ئەو سەردەمەدا بۆ ئیدارەی کۆمەلگا بۆ کۆنتڕۆڵکردنی شەرایط پێشگرتن بە جۆرێک ڕوودا و نەخوازرا و کە لەو کاتەدا مەعمولەن شەرایطێکی وا پێژێت ئەو جەمعیەتانە لەو زەمینەدا چی دەورێکیان دەژیان؟ ئەو جەمعیەتانەوە ئەوەیان زۆر دەخاڵەتیان دەکرد بۆ کە خەڵک بەڕاستی خۆی ئیدارە بکە ینی شۆڕایەک لە نێو خەڵک بە وجود بێن هەرچەند حیزبی دموکرات زۆر بەرگری دەکرد زۆر جار بەرگری دەکرد بەڵام چون خەڵکەکە بەڕاستی خۆیان پێویستیان بووە داوخوازی خودی خەڵکەکە بوو زۆر جێ دەگرت و مەجبور بوون ئەوان تۆزێک پاشە کشە بکەن ینی بۆ ئیدارەکردنی شار بۆ خەڵک شوڕاکان تشکیل ببن شوڕای مەحەلات ببوو مەسەلەن لە مەحەلاتەکە شوڕاکانی خۆیان بتوانن ئیدارەی ئەو منتەقە بکەن دوایی بەرحاڵ خەڵکەکە زۆرتر وا ئاگادارکەنەوە ئاگایان لە خۆیان ببێ زۆرتر لەو جەهەتەوە بوو باو کەرتەی وەختێ مەسایلێک لە بینی دەوڵەمەندێک و فەقیرێک داهاتە پێشەی زۆرتر ئەوان یارمەتی دەری ئەوە بوون کە پشتی ئەو زەحمەتکێش و کرێکارە بگرن. ڕاست پێکهاتەی جەمعیەتەکان چۆن بوو؟ دیارە لە دواییدا زۆربەیان ینی بەشی هەرە زۆریان جەزبی کۆمەڵە بوون کاتێککە کۆمەڵە فعالیەتی ئاشکای خۆی ڕادەگەیەنێت جەزبی کۆمەڵ دەبن بەڵام لەو کاتەدا چه ئلزامێک بوو بۆی کە پەیوەستی ئەو جەمعیەتە بی ئایا مەسلەی تەرکیبێک بوو لە هەموو گەرایشەکان ئەسەن مەسلەی گەرایش لێودا مەدەنەزەر بوو یا تەنیا جەزب بوون و هاوکاریکردنی کافی بوو؟ کەریم من ئەو دەم کوتم 19 ساڵم بوو بەڵام بەڕاستی لەباری سیاسیەوە ئاگەیەکی سیاسی ئەو تۆم نەبوو بەڵام بەرحاڵ زەحمەتێک و ناڕەحەتێکی چێشا بووم دەچێوەم دەکرد ئەوانیش لەوێ بەڕاستی بیری من ئێستا ئەوە نییە کە بزانم من دەزانم ئەو دەم پەیکاری تێدا بووە بەرحاڵ کۆمەڵی تێدا بۆ جەماعەتی دیکە بەڵام ئەو دەم نێوەکان ئاوا ئاشکرا نەبوو بەڕاستی یا حەدیقەل بۆ من ئاشکرا نەبوو دەنا دیار بۆ کەسانێک کە نزیکتر بوون و ئەمن دوو جار سێ جار کە هاتو چۆم کردووە ئەمن هەر ئاوا دەتوانم باسی بکەم چون بەڕاستی من ناتوانم شتی جیاواز لەوە کە نازانم باسی بکەم. زۆر ڕاست. دواتر کۆمەڵە خۆی ئاشکرا دەکا فعالیت خۆی ئاشکرا دەکاوە زۆر کەس کۆمەڵە دەناسێ و هەر لەو ڕوانگەیەوە کە پێشتریش پێشزەمینەی بووە جەزبی کۆمەڵە دەبن بەڕستان چۆن لەگەڵ کۆمەڵە ئاشنا دەبن دواتر وە کەی پەیوەندی پێوە دەکەن ڕاستەوە؟ ئێمە ئەو دەم مەقەڕی کۆمەڵەکە لە نێو مەهاباد مەقەڕیان دانا ئەمە هاتوچۆی مەقەڕمان دەکرد بە دوای ئەوەدا بەرحاڵ یەک دانا هەستەی متالعاتی یعنی ئێمە هەستایەکی متالعاتی تشکیل دراکە ئێمە یەکێک لە هەستەکانی ئێمە بووین کە یادی بەخێر کاک جعفەری عیسمەتی کە ئەعدام کرا ئەو مەسئولی هەستەکەمان بوو هەستەی متالعاتی بوو زۆرتر هاتوچۆی مەقەڕمان دەکرد خەبەرنامە شتەکانمان دێنا بڵاومان دەکردەوە ینی ئاوا شتێکی عمومی کە بەرچاو لە نێو خەڵکدا زۆرتر ئاوا هاتچۆمان دەکرد و من ئەو ماوەی کە هاتوچۆی دەکرد دوای ماوەیەکی کە لەم قەربووم تقریبا بۆ 2 هەفتە من وەک هەوادارێکی تشکیلاتی چوون بۆ زیندانی بەردەسوول لەوێ 2 هەفتە کاری بۆ سازکردنی زیندان کەوتە مامۆستا ساڵحی بیگلەری مامۆستایەتی بیگلەری لەوێ مەسئولی زیندان بوو لە چوومەوێ 2 هەفتە لەوێ بۆ یارمەتیان ئەو دەم ئاشکرا بوو مەقەڕەکان لەدەست
شارەکان لە دەست پێشمەرگەدا بوون. باسی ئەوە دەکەی هەر ئەو کاتەکە لە ساختی زینداندا هاوکار بووی دیارە ئەو کات بە شێوەی ئەلەنی ئەو هاوکارێنە وەکو لایەنگرێک ئەو هاوکاریان دەکرێت. بەڵام لە بەشێکدا بەڕێستان کاری نهێنیتان کردووە، یعنی بەر لەوەی کە ببنە پێشمەرگە دەبنە هەڵسوڕاوێکی نهێنی. شێوەکاری نهێنی ئەو کات چۆن بوو، چۆن خۆت نهێنی کردەوە لە کاتێکدا کە باسی ئەوە کرا مەسەلەن بۆ من لە ساختی زینداندا حضورت بووەوە حضورێکی عەلەنیت بووە، دواتر چۆن دەبنەوە کەسێکی عەلەنی نهێنی کار و کاری مەخفی دەکەن؟ کاکەریم ئەو سەردەم ئیتلاعاتی ڕژیم یەکجار کەم بوو، ئیتلاعاتێکی وایان نەبوو. وەختی ڕژیم هات مەهابادی گرتەوە ساڵی 59 ئەمیش وەکو هەموو کەسێکی کاواداری تشکیلاتی کۆمەڵی چوومە دەرێ. 3 مانگە من لە حاجیاڵیکەند بووم، عەلەنەن پێشمەرگە بووم. هەر لەوێش دەورەی نظامیم دی، هەر بەرحاڵ یەکێک لە مەسئولەکانی وێ دەورەی نظامیان فێرکردین لەوێ. دوای ئەو 3 مانگە مەسئولی ناوچە هاتەوە باسی کردکوتی ئێمە لە تشکیلاتی نێوشار احتیاجمان بە کەسانێکە و تۆش بە مناسب دەزانین کە لەو ڕابتەدا بتوانانی یارمەتیمان بکەیت بچێەوە بۆ نێوشار. ئەمەم شخصەن بەخۆم پێم ناخۆش بوو، ینی وەک ویستێک بەرحاڵ ئەو دەم هەموو گەنجێک پێ خۆش بوو چەک هەڵگرێ و بەرحاڵ دەگەڵ دشمن بەشار بێ. بەڵام وەکەوەی کە وەزیفەشی تشکیلاتی بوو بەرحاڵە من چوومەوە و ئەو دەم شەوانش حکوومەتی نظامی بوو، کەس هاتوچۆی نەدەکرد. یادی بەخێر کاگوێسپی حەسەن خاڵی ئەو دەم پەیچی شار و ناوچە بوو، ئەو ئەمنی لەگەڵ خۆی بردەوە بۆ شار، ئەمە چوومەوە شار و لەوێ وردە وردە ئیتر ئەو دەم ئێستا ڕژیم تەواو معنادا نەمەزرا بوو. جا بۆیە من دوای 1-2 هەفتە بەرحاڵ کە لە شار مامەوە کاک ئەحمەدی شەعبانی هادەمە تەماسی لەگەڵ گرت بەرحاڵ پێکەوە ماوەیە کە تا کارمان کرد، دوایە کاگە سەدی گوڵچینیەوەوان هاتن. دوای کاری نهێنی یعنی دوای ئەو سەردەمەی کاری نهێنیت کرد چی دەبێتە هۆکار کە دێ و بەشی عەلەنی؟ ئایا شرایط بۆ ئیدامەکاری مناسب نەبوو، ناسرا بووی یا تەنیا ویستی شخصی بوو؟ نەوەڵا دوسێ جار تشکیلاتەکانمان لە شارەکانی دیکەی کوردستان بە تایبەت لە خارجی کوردستانیش زەربایان خوارد بۆ تۆزی ئەمنیەتی ئێمە لەو بارەوە و خەتەر کەوت و هەر بە ویستی تشکیلات ئێمە هاتینەوە دەرێ. لەنا ئەوە داوخوازی من نەبوو، بەرحاڵ وایان پێ مناسب بوو من هاتمە دەرێ. کاک قادر با پرسیاریشی هاوڵ لێ بکەم، دیارە بینەران ئەو بەرنامەیە دەبینن بە تایبەت هەڵسوڕاوان ئەو کەسانەی کە تازە پەیوەندی دەکەن و دەیانەوێت کاری نهێنی لە ناو شارەکان بکەن. بە پێی تەجروبە ئەو کارانەی کە هەڵسوڕاوێکی نهێنی لە ناو شارەکان دەتوانن بیکەن دەبێ بیکەن چییە ئەگەر لە زمان بەڕێستان بستن وەکو تەجروبە بۆ کەسێک کە خاوەن ئەزمونن لەو زمینەدا؟ کاکەریم کار لە نێو شار زۆر دەکرێت کار بکرێ. مەسەلا ئەوەیە ئەو سیاسەتانەی کە هەیە بە چ شکل ئەوەڵەن لە قەدەمی ئەوەڵ بەرخوردت دەگەڵ خەڵکەکەی بەڕاستی قەدەم گەورەیەوە دەگەڵ ئەتۆ دەبێت هەموو بەرخوردی هەموو بۆچوونی هەموو کەسێک وەرگری و لە نێو خۆتدا وەک دڵێکی گەورە لە نێو خۆتدا هاتوچۆی پێ بکەی و شتە دروستەکانیان پێوانێک بکەیەوە. مەسەلەن بۆ کاری ئەمە ئەو سەردەم ئەمن کەسێک بووم کە لە ئەندامی کۆمەڵێ بووم، بەڵام هاتوچۆی مەکتەب قورئانی بۆکانم دەکرد. لەوێ ڕەفیق نەبوو بەرحاڵ، بەڵام کەسێکی بەسیجی بوو، ئیرتباطم لەگەڵ بوو، تەواوی ئیتلاعات و شتمەم لەوە وەردەگرت. ئەوان دەتوانن لە تاریخ ئێستا لە تاریخ چون ئیتلاعات ئێستا فەرق دەکا لە تاریخ ئینترنێت و لە تاریخ ئیمکاناتێک کە ئێستا هەیە ئەوان دەتوانن بچن ئیتلاعات وەرگرن، ئیتلاعات بێنن. یعنی مەبەستەوەیە کە تەنانەت بۆ ئەوەی کە ئینسان نفوس بکاتە بازە شوێنێکە بۆ زانیاری زیاتر ئیتلاعاتی زیاتر بەدەستهێنان بۆ ئەوەی کە نەخشە و پلانی دوژمنی شت بزانی، تەنانەت دەکرێت لەوەش پەرهیز نەکرێت کە لە هەندێک ئۆرگانی دەوڵەتیشدا نفوس پێی لە تەریق دۆست و ئاشنا و کەسی ئاوا، یعنی ئەوە وەکو ئەزمونێک. بەڵێ
ئەمن شتێکی دیکەش باسکەم کاکەریم ئەمن وەختێ چوومەوە خۆ ئەو دەم دیپلۆمم وەرگرت دیپلۆمی نظامی قەدیم بووم ئەو دەم خومێنی کە تازە هات بۆ سەرکار جەمعێکی دامەزران بە نێوی کارگوزاری چەمپیشە لە سەراسەری ئێراندا کە کوردستانیش بەشێکی لەوان بوو ئەو کارگوزاری چەمپیشەیە لە سەراسەری ئێراندا وەزیفیان ئەو بوو کە بچن لە دێهاتە دووردەستەکان یارمەتی خەڵک بکەن بۆ ڕێگاوبان بۆ بەرەغ بۆ نازانچیان بەرنمەکان ئەوە بوو جا چەندە ڕاز دەکەن ڕازناکەن شتێکی جیاواز بەڵام لە کوردستان باتەوە جووبەوەی کە دەیانکوت زیدی ئینقلابی لێە بە قەولی خۆیان پێشمەرگەی لێیە ئەوانیان هێنان لە ئیدارەتەکانی دەوڵەتی دایانمەزراندن کە من یەکێک لەوانە بووم کە لە واحیدی بازرگانی مەهاباد ئەو سەردەم کارم دەکرد و هەواداری تشکیلاتی و عزوی کۆمەڵەش بووم ئەو سەردەم بەرحاڵ کار تەواوی ئەو ئیمکاناتێک کە ئێمە دەماتوانی بەڕاستی لە ڕژیمی بستێنین لە خزمەت هێزی پێشمەرگەی کۆمەڵێدا بنێن ئێمە کردومانەوە دەخەن ئەو سەردەم کاکجەوادی مشکی کە حوسێنیان پێدەکوت ئەو سەردەم مەسئولی تشکیلاتی شارەکان بوو ئەو ئاگاداری ئەو مەسەلانە هەیە کە چ کراوە و چ نەکراوە با بچینە سەر قۆناغی پێشمەرگایەتی وەختێک بۆ جاری دووەم یعنی دوای دەورەی کاری نهێنی دەچی جەزبی هێزی پێشمەرگە و بە شێوەی عەلەنی فعالیتەکان دەست پێ دەکەیت لەکوێ سازمان دەدرێیوە نەخشی پێشمەرگە یا ئەرکی پێشمەرگە بەگشتی چی بووە ئەمن ئەو سەردەم کە هاتمە دەرێ ئەمم لە ناوچە منیان نرد بۆ ئالان قسییان بچۆ لای بەرحاڵ لە بێژوێ لە مێشکەپە و لە بێژەوە ئەوانە کۆمیتە مرکزی لەوێ بەرحاڵ لەوێ ئەوان بەرحاڵ تەسمیم بگرن کە لە کام ناوچە و لەکوێ دادنێن ئەمیش بەرحاڵ چوومەوێ ماوەیەک لە پێشوێ بووم ئەو سەردەم بوو کە ڕژیم حملەی کردە سەر ئەو مەناتقی ڕزگە و هۆمل و ئەترافی بێژوێ و وردە ئەو منتەقەی ئالانی سەردەشتوانەی دەگرتەوە تۆباران بوومە ماوەیەکی زۆر دەرگیری ئەوانە بوون هەر لەوێ دەرگیری ئەو شتانە بوون ئەو سەردەمەش بوو کە تازە حیزبی کۆمونیست تشکیل ببوو لە مێشکەپە بەرحاڵ یارمەتی ئەو دەم لە شەڕەکاندا بەرهاڵ یارمەتی ئەوەم دەکردن کە مهمات و شتم بۆ دەبردن بۆ جیپەکان کە یەکێک لەوانە کاگمینە لەوێ بوو کە بەرحاڵ مهمات و شتم بۆ بردن بەدوای ئەوەدا بەدوای ماوەیش کە کۆنگرەی چوار و ئەوانە گیرا ئەمنیان وەک ئەندامی ارتباطاتی چون هەموو منتەقەکانی ئەشغاڵ ببوون یعنی جمهوری ئیسلامی ئەم ئەکسەری منتەقەکانی گربەوە بۆ ارتباطگیری تۆزێ ڕێچارێکی دیکە دەگەڕانی پەیدا بکەین کاودەم دوای کۆنگرەی چواری کۆمەڵا کۆمیتەیەکی ئینتساب کرد کە من یەکێک لەوان بووم و هاوڕێ غوڵامی قاسم نژاد بوو و هاوڕێ شاڕوخی شاوەیسی بوو ئەو سییانمان وەک کۆمیتە ارتباطاتی سەراسەری کۆمەڵا کەوە حاڵ مەرکەز پۆستیماندانا بوو لە موکریان و لەسەر سنوور و لە جنوب و پەیکمان بۆ هاتوچۆ دەکرد بەرهات نەشریات و شتێ دەبرنامە و شتێ دەبرد و دێهێناوە بەرحاڵ ئێمە ئەو ماوەیەکی ئەومان کردوایە لە بینی شەڕی ئێران و عێراقیشدا بەرحاڵ ئەو دەم وەک ڕانندەیەکە من چووم لە ئاسۆس کارم کرد بۆ حەمل و نەقلی کاروانەکان دوای ماوەیەکی ئەم بوومە مەسئولی حەمل و نەقلی کاروانەکان بەرحاڵ ارتباطاتی بینی ئوردوگاکان و بەرحاڵ ئۆرگانایزی و کارانەم دەکرد بە خۆشم وەک یەکێک لە ڕانندەکان سەر ماشینەکان کارم دەکرد باسی ئاسۆست کرد بە ئاسۆس بەڕاستی بناسرێت یعنی بۆ منیش پرسیارە ناوەندی ئاسۆس ئۆرگان بوو یا ئاسۆس چ ئەرکایشی بەنجام دەگەیان چ ناوەندی و مەرکەزێک بوو کە بە ڕێستان وەمسالی بەرسان تێدا ئاسۆس هەر نێوی تشکیلاتی خارجی مەسەلەن عێراقی کۆمەڵە بوو کە بۆ کاروبارەکانی کۆمەڵا بۆی کە ارتباطاتەکان کاروانەکان دەنێردرێنەوە لەباری تەدارکاتیەوە بتوانێت تەدارکاتی ئوردوگاکان تەهیە بکە و تەئمینیان بکە و بەرحاڵ حەبل و نەقلی بکات زۆرتر ئەو کاران لەگەڵ دەوڵەتی عێراق تەماسی دەگرت بۆی کە کارسازی بۆ خۆمان بکەین هاتوچۆ بکەین ئەلبەتە یەکشت بڵێم بەخۆشیەوە دوای ئەو کە ڕاپەڕینی عێراقوانش بوو معلوم بوو کە بەڕاستی ئێمە زۆر دقیق زۆر بەوازە
کۆمەڵە کاری کردووە مثلەن بارها وا بووە من بەخۆم شاهیدی ئەوە بووم مثلەن عێراق دەیکوت ئەگەر کەسێکی من لە نێو خۆتان شەڕ ئێران و عێراق بوو کەسێکی من لە نێو پێشمەرگەی خۆتان نەنێرنەوە ئێران ئەمن مثلەن ناڵم هێزیەوە بچێتەوە ئێمە کارێکمان دەکرد مثلەن کۆمەڵە کارێکی دەکرد کە بە تاوڵەیەک بە تەخت بە فەرشێک بە گۆچانێکی دارکە لە سنەوە ئێمە بارحابوومان دەهات دەمابر بە ئامیر فەرقی ئەو منتەقە بێەوە کە کەرکووک و مثلەن بەغدا بزانێ ئێمە هێزەکانی خۆمان هاتوچۆ پێ دەکرد دەمان ناردەوە ئێران لە ئێران و داهاتەوە وەرمان دەگرتم یعنی دقیقاً کارێکی ئوسولی و دروستیان دەکرد بەڕاستیەوە سەردەم بەڕێستان جیاواز لەو ئەرکانی باسکردن لە بەشی نظامیدا لە کاروباری نظامی وەک ئەمەلیات و شەڕ و دەرگیری لەگەڵ هێزەکانی دژمنیدا بەشدار بووی کاکەریم ئەمن وەک پێشمەرگە زۆرتر لە خزمەتی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا بووم بەڵام ئەو سەردەمەی کە لە شار بووم ئەمن لەگەڵ پێشمەرگە بەشداری لە شەڕەکاندا بەشداریم کردووە لە عملیاتی 12 گوڵان بەشداریم کردووە لە عملیاتێک کە ئەوەڵ جار دوای کەشمەهابا گیراوە لە رادیۆ تەلەڤیزیۆنرا کە من یەکێ لەو تیمە بووم کە بەرحاڵ ڕێگامان تاقی کردەوە بۆی کە کەمینوشتەدانێن پێشمەرگە بێتە نێو شار دەگەڵیان چوین مەسەلەن عملیاتمان بووە دەنا بڵم لە دەرەوە زۆرتر کاری من بەڕاستی لە خزمەت هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا بووە نەگەوەی کە کاری نظامی لە دەرەبەنە زۆر باش با ئەو هێزی پێشمەرگەی کە کاک خادر زیاتر لە خزمەتیدا بووە نەک لە ناوڕیزیدا و بەشدار لە عملیاتەکانیدا تایبەتمەندی ئەو هێزی پێشمەرگەیە لەو سەردەمەدا ئەگەر بەڕێستان باسی بکەن وەکو چەند خاڵی بەرجەستە چی بوون گورەی ئەو پێشمەرگەیە باوەڕی ئەو پێشمەرگەیە مناسباتی ئەو پێشمەرگەیە چ لە ناوخۆوە چ لەگەڵ خەڵکدا بەڵێ وەڵا مناسباتەکە دیار بوو بەرحاڵ کۆمەڵە ینی هەموو ئینسانێک کە دنیا کۆمەڵیدا هەموو پێشمەرگێکی کۆمەڵی زۆر دەستۆز و زۆر لە خۆ بردوو بوو بەڕاستی فداکاری لە نێو پێشمەرگەی کۆمەڵە شتێک بوو کە ئەمن دیمە بە چاوی خۆم مەسەلەن ڕەفیقی خۆی مەسەلەن نانی کەم بۆ سیگاری نەبووە شتەکانی خۆی لەگەڵ باش کردو یا مەسەلەن لە کەسوکاری خۆیان هاتووە لەوێ مەسەن ئەگەر شتێکیان هێنابێ بەشی کردو دنیا و پێشمەرگەکاندا ینی ئەو دڵسۆزی و فداکاریە و ئەو یەکبوونا ینی هەموو یەک دڵبوون بەڕاستی ئەوە یەکێک لەو بەرزستانەیە بەڕاستی ئەو قەرت تااقەت و توانێکی کە پێشمەرگەی کۆمەڵە بەو هەدەفەی کە بووی بەڕاستی مەسەلەن ڕێڕۆیشتیان مەسەن دیت یەک هەفتە شەو ڕۆژ ئەوانە بەڕێوە مەسەلەن لە ناوچەوە داهاتنەوە من دەمدیتن کە چەندە شەکەتن بەڵام هیچ وەخت بەخۆیانەوە دیارین دەکرد وەختی دەگەیشتن مەسەلەن دڵخۆش و هەر دەستیان دەکرد بە مەسەلەن بەشایی و خۆشی و بۆی کە ئەو نەوع شتە ئەسڵەن دنیا خۆیاندا ڕێ نەدەدا ئەو کەڕەتەی نەزم پەزیریش بووم بەڕاستی نەزم وەختێ تشکیلات شتێکی دەکوت ئەگە خەڵەت بایا دروست ئەو عقیدەی پێبوو حولی دەهدا کە ئەوەی کە بۆی دانراوە بە باشترین شێوە بەجێبەجێ بکە جێگا و شوێن یا دەور و نەخشی هاوڕێیانی ژن لە ناو هێزی پێشمەرگەدا چۆن ئەوانیش بەڕاستی یەکجار زۆر نەخشیان بوو ینی ئەوانیش هەرچەند ئەوان مشکلاتیان زۆرتر بوو بەڵام بەڕاستی ئەوان دوو بەرابەر ئەو مشکلاتیان حال دەکرد بە خۆیان ینی مشکلاتەکان وانە دەکرد کە هێزی پێشمەرگە ئیحساسی بکە کە ئەوان مشکلاتیان زۆرترە مەسەلەن ئەمن لە ڕەفیقەکانی پێشمەرگە کە بەیەکەوە دەرگیر دەبوون لە ناوچە داهاتنەوە باسییان دەکرد ئەمن زۆرتر ئەوانە چون بەخۆم کوتم ئەمن زۆرتر ئەو ماوە لەوێ بووم و بۆ کاروانەکان هاتو چۆن پێکردو نەگەڵ کە دەرگیرەکاندا دەگەڵیان بم کاک خادر دواتر لە سەردەمی بەحسەکانی ساڵی 1991دا بە دوای ئەو باسانەدا گۆیا بەڕێستان لەلایەن تەکشەوە دەنێردرێن بۆ تورکیا ئەو ئەرکە بۆ بەڕێستان چی بوو کە پێت سپێردرا بوو دەبوو لەوێ چی بکەیت تەکشێک یا هەڵسوڕاوێکی تەکش لە تورکیا دەبوو چی بکە ئەو سەردەم
بەحسەکان کۆمۆنیسمی کرێکاری تازە هات بۆ گۆڕێ ئەو دەم پێشەوەی کە بەحسانە بێنە گۆڕێ من بۆ ماوەیەکی دوسێ مانگ لە ناوچەی مەهاباد یەکگودانی 24 مەهاباد سازمان درام بۆ مەسئولی دەستا دوای تەکش بەرحاڵ باتەوەجی بۆی کە کاکە سەدی گوڵچینی لە نێو شار مەهاباد دەگەڵم بوو و لە تەکشیش بوو بەرحاڵ دەیزانی کوتی پێمان مناسبە ئەگەر تۆ بتوانی بچی لە تورکیا ئەو کارانە بکەیت بەرحاڵ کار چییە کوتیان تۆ فقط ئەو نەشریاتی ڕیز و ئەو کەسانی تەشکیلاتی دێن لە شارەکانی کوردستانەوە دێن لە ئیستانبول ماڵێک بگری لەوێ ئەوەتە من تەنیا نەبووم من دەگەڵ کاک حەسەنی زەلیلان و هاوڕێ سعادەتی هاشمیان هەرسێ نەفەری بووی کوتی دەتوان لەوێ بچن ئەو کارە بکەن و بەرحاڵ کارەکەشمانەوە بوو کە نەشریاتی ڕیزەکان بەواندا بنێرینەوە ئێران چون ئەو دەم ئیمکانی میدیا ئاوانە بوو کە بتوانێت تۆ لێرە شتێک بنووسی بلا فاسلاوان بەدەستی بێنن و ئەو نەشریاتە ڕێزانەمان دەناردەوە تەنیا کارەکەمانەوە بوو دەنا شتێکی تایبەتی ترمان نەبوو دوای ئەو مەموریەتە دێەوە کوردستان دیارە تەبعانە ئەو کات لە کوردستانی باشوور واتە کوردستانی عێراق نیشتەجێن دواتر دەگەڕێەوە کوردستان یا ئەو سەفەرە درێژەی دەبێت تاوەی کە ئێستا لە ئوسترالیا نەخێر من ئەو دەم لەوێ بووم ئەو بەحسانەی کۆمۆنیسمی کرێکاری کێشرا بە جودابوونەوەوانە ئەو سەردەم دەمەویست بێمەوە بەڵام خودی کاک ئەسەد گوڵچینی ئەوەڵ بەخۆی لەگەڵ کۆمیتەی ڕەهبەری بوو بەڵام کتی نا ئێستا تشکیلات وەزعی ئەوە نییە و بەرحاڵە تۆ ماوەیە حەدیقەل لە کشوەرێکی پاسپۆرتێک شتێک بۆ خۆت وەرگرا بە دوایەوەدا دەتوانانی بچێەوە ئەو سەردەم ئیتر نانێژ بچمەوە بەڕاستی کوتیان بچۆی نەمدەزانی نیستیە بەڕاستی ئەو سەردەم ئەم پێشمەریەک بوو هاتون بۆ مەبارزە بەڕاستی نەمدەزانی چیە ئیتر باسییان کرد کوتیان بچێ کەسێک دێتە شوێنت ڕەفیقێکی خۆمان لە ئیستانبوڵەوە من چوومە ئەنکارا کوتیان فقط وەختێ چوێ بڵێ پاسپۆرتم منی ئەمن لە شاخەوە هاتوو چون باشە چوم بەرحاڵ خۆم تەحویلدا و جوابی یوێنم وەرگتەوە قبوڵەکەی دوای 2 ساڵان ئەم بەرحاڵ تەحویلی دایان بە ئوسترالیا بەر لەوەی باسی ئوسترالیا بکەین یا ژیانە لە ئوسترالیا بە تۆزە بگەڕێنەوەی دواوە باست کرد کە سێ برات لەگەڵ خۆت پێشمەرگە بوون ینی سێ برا بەیەکەوە پێشمەرگە بوون و هیچێک لەوانە هاوڕێ سلێمان ڕەحیمیش گیانی بەخت دەکات لە چ ڕووداوێکدا گیانی بەخت دەکا یا بیرەوەریت لەو ڕووداوە چی هەیە گەر باس ئەو سەردەم کە ئەو گیانی بەخت دەکا من لە شار تشکیلاتی نهێنی بووم کاکەریم ئەو دەگەڵ حیزبی دموکرات لە قەرەداغ بازاری قەرەداغ وەختێ بەرحاڵ لە شاروێران هەوادارانی کۆمەڵە دەگرێت حیزبی دموکرات حەزیەتیان دەکەن ئەوانیش هەم ئەو هەم کاگڕەحیمی قادری و هەم شەید حامیدی نەعەلی هەڵدەستن سێ نەفەری پەلەکان لە خوارەوەی بازارەکە بەجێ دێڵن پەل و گوردانەوانە لەوێ بەجێ دێڵن دەچن قسەیان دەگەڵ بکەن لە مقڕی حیزب کە قسەیان دەگەڵ دەکەن ناسازیان وەختی دێنە دەرێ لە پشتەوە ڕێکبار لیان دەدەن بەڕاستی ینی ئەوە شتێک نییە کە من بڵێم ئەمن دوای جریانەکە چوومە منتەقەکە لە خەڵکم پرسی ئەوە قسێک بوو کە خەڵکەکەی وێ بە چاوی خواندی بۆیان باسییان دەکرد ینی شتەکە ئاوا بوو کە ڕووداوێکی دڵتەزیێن بوو بەڵامی تر دەڵێ چی هەر لە نێو شار بووم تەنانەت من وەختێ بۆ تەشییع جەنازەکەشی چووم کە دمچاوم بەس بوو چووم بەڵام وەختێ چووم بەرحاڵ وەختی دیتم بکە لە پشتڕاتەکان لە کردو لە پێشەوە گولەکان جێی هاتووە دەرێ ینی ئەوەی تەسبیت دەکرد کە بەڕاستی وا بوو جیاواز لەو ڕووداوەکە بێگومان زۆر دڵتەزێن و لەبیر نەکراوە وەکو بیرەوەری لە بەدرێژایی ئەو ماوەی کە بووی چ وەک خۆ دەڵی لە خزمەت هێزی پێشمەرگەدا بووی چ لە دەورانێکدا لە سەردەمی تشکیلات مەخفیدا کارت کردووە وەکو بیرەوەری خۆش یان ناخۆش شتێک هەیە بۆ بتن کە باسی بکەین وەڵا بیرەوەری زۆرە کاک ینی چ لە تشکیلاتی مەخفیدا چ لە دەرێ بیرەوەری خۆش و ناخۆش یەکجار زۆرن بەڵام دەتوانم بەڵام یەک دوو دانیان لە شار باس بکەم ئەوەی گوردانی شوانیش کە لە دەرێ بووم ئەو سەردەم هاتو چۆم دەکرد مەسا و تیمێک کە بربمانە کەنار ئاوەکە من دەگەڵیان بووم بە خۆم
کە حەمەی سەیار مەسئولی تیمەکە بوو لەو بەرتەقان لێکرد لە بەرچاوی مەحمەد ئەنی ئەوانە ڕووداوی ناخۆش ئەو سەردەم ئەوانە بوون بەڵام لە شار ڕووداوی خۆشەکان ئەوە بوون کە ئەو سەردەم کە ئەمە لە واحدی بازرگانی بووین دەوڵەت بۆی کە کۆنتترۆلی خەڵک بکە کارتی سکوونەتی هێنایەکایەوە کارتی سکوونەتی هێنایەکایەوە و تەواوی کارمەندەکانی کۆ کردەوە کوتی ئێمە کارتی سکوونەت دەدەین ئەگەر لە مەهاباد دامەزرێت لە سەراسەری کوردستان ئێمە و کارتدا دەمەزرێنین چون بۆیان مهم بوو کە لە مەهاباد لە پێشدا بمەزرێ ئەو کارتەش پاسدارەکەی ئێمە کۆ کردەوە 6 ڕێگای هەبوو کە بۆ کۆنتترۆلی خەڵکەکە یەک دەیکوت ئەوە کۆپێنێکە بۆ وەسایلی خانەوادەجی مەسەلەن وەک تلویزیۆن و یەخ ساڵ و فەڕ بۆ خەڵک ئەوڵەکەی ئەوەی کوت بەڵام دوای کوتی یەک کارتی ئابی بۆ مەحەسیلە کارتی زەرد بۆ بازاڕیە سپی بۆ مەسەلەن خانەدارە کارتی ئۆرنج بۆ ژنە بۆ ژن و کچە مەسەلەن کارتی هەر ڕەنگەی بۆ مەسەلەن کاری ئەوەی بازاری کاری ئازادی هەیە مەسەلەن ڕەنجێکی ترە دوای دوو نقطەی لەسەریە بوو دوو خانەی خاڵی کە دەبێت تەوەلودەکانیان لەوێ بنووسین تەوەلودەکانیشان مەسەلەن بۆی کە سبێنی گەیشتە کەسێکی بزانن ئەوە وەختی سەربازی هاتۆبی بەنیانەی بن مەسەن دەکوت دوو حرفی ئاخری مەسەلەن متەوەلی 38ەکەم دەبوو نووسیبا ئێمەش چەند نەفەرێک بوون لەوێ بەحاڵ هەم دەگەڵ تەشکیلاتیش قسەمان کرد کوتیان ئەگەر بۆ دەکرێت ئەوە لابن چونە بەڕاستی ئەو شتە چون پابەوە وەک مێژوو بمێنێ پێم وایە دروستە بمێنێ چون تەرحێکی یەکجار گەورە بوو ئێمەش هاتین بۆی کە خەڵکەکە ئەو کارتەی شتێکی دیکەشیان دەکوت ئەگەر کەسێک لە 7 ساڵ بۆ سەری بوو دەبێ هەمویان کارتیان بدەنێ ئەو کارتەی دەبێ زەوجەکان هەڵگرن بۆ بایگانی فەردەکانیش دەن بە کەسەکان ئێمە هەموو ئەوانەمان تێکەڵێ هەم ڕەنگەکانمان تێکەڵ دەکرد دەماندا بە خەڵکی پاسارێکی لێ بوو هەر مۆری دەکرد فقط ئێمە کارتەکانمان دەنووسی پاسارەکەی مۆری دەکرد کاری پێ نەبوو ئیتر خەڵک وا مەسەلەن ئیوا بوو لە 7 ساڵ بۆ سەرێژ بوون سبێنێ لە هاتندا کوڕەکەی من بۆ نەماندەدا بۆ کە سەریان شلوغ بێ ئەمە بتوانین کاری زۆرتر پێێن لەو ڕابتە کارەکە بەرحاڵ سەر نەگرێ دوای ماوەیەکی دەتوانین بەڵام هەموو هێزی پێشمەرگەی کۆمەڵە و حیزبی دموکراتیش چون هەواداری حیزبی دموکراتیش بوون کارتی دروستیان بوو بەڵام خەڵکەکە هیچ کار درستی نەبوو دوای در حەزبیان کرد ئەوە یەکێک لەو شتانە بوو یەکیش مەسەلەی تەرحی ئەو عەمەلیاتی 12 وڵات ئەو سەردەم هەم حیزبی دموکرات و هەم کۆمەڵە داهاتنەوە لە محلێکی پێشتر عەمەلیاتیان دەکرد پاسداریش داهاتن بۆ بەیانی پیاوەکانیان دەگرت و گەنجەکانیان دەگرت و عەزیەتیان دەکردن یەکجار زۆر کۆمەڵەش ئەو تەرحی بۆ ێداڕش لە سەراسەری شاردا بەڕاستی کەودەم یادی بەخێر جعفەری کوردنژاد تەرحی عەمەلیاتەکەی ئەمە تقریبا هەفتێک 2 هەفتە هەر جار ناجارێ دەهات پێکەوە ئەمە دەچوین لەسەری کوچەکان کوچە بە کوچە جارێکی یادی بەخێر بەهمە شیرازیشی دەگەڵ بوو هێنایەوە هێنای دەگەڵ خۆی کوچە بە کوچە ئێمە شوێنەکانمان دیاری دەچون جعفەریش لە منداڵەوە پێکەوە بووین بۆیە هیچ کەس نەیدەزانی کە بەرحاڵ چییە و چ نییە کات عەمەلیاتەکە کە بەڕاستی ئەو دەم چوین بۆ خودی ئەو جەلای پوریش لە فەرمانداری بوو بە فازلابی شاردا چوو بۆ لای مەحمودکان بۆ دەرێت چوو بوو یعنی بەداخەوە نەیگەیشت نییە کەیتر لەوێ بەڕاستی عەمەلیاتێکی یەکجار وەسیع و گەورە بوو و نزیک بەڵێ دەتوانم بڵێم مانجێکیش پاسدار و ئەوانە نیان شەوانە کە هیچ متەقانیان دەوێرا بێنە دەرێ بە ڕۆژیش تا سەعات 11 دەهاتنە دەرێ دوای هەفتێکی دەنا بەڕاستی نەداتنە دەرێ ئەوە عەمەلیاتێک بوو بەڕاستی زۆر کە 1970 پێشمەرگە بەشداری تێدا کرد و لە 15 نقطەی شاردا دامەزرا بوون یعنی کە ئەمش دەگەڵام بەشدار خۆش پێم خۆش بوو بەڕاستی خاترێکی خۆشم لێ هەیەەوەی زۆر ڕاست کاک خادر ئەگەر بپرسم بۆچی ئەو ڕابردووە ئەو مێژووە ئەو بیرەوەریانە تا ئێستا وەندی بزانم هیچ کەس زۆر بە چڕوپڕی نەچۆتە شوێنی کە بینوسێتەوە مەکتوبی بکا وەک ئارشی وەکو تاریخێک بۆ ئەو کارە نەکراوە یا بەڕێستانسان لەو زمینەدا هیچ کارێکتان کردووە بەڕاستی من زۆر زار دەفکردا بووم کاکەریم بەڵام یەک سەری جیرۆگرفتی کاریم بوو لێرە نەم دەتوانی و ئێستاش یەک سێریشتم نووسیوە بەڵام ئێستا نەگەیشتێتەوە کە بەڕاستی بیکەمە
بیدەمە دەرێ یا بەرحاڵ باسی بکەم بەڵام دەنەزرم داوە حتممە من تاوزێ بۆم بکرێ ئەو خاترات و بیرەوەرانەی کە هەمە چ لە تشکیلاتی مەخفی چ لە دەرێ ئەوەی کە بزانم بەرحاڵ کەڵکێکی هەیە بۆ دوا ڕۆژ بەڕاست حتممە مەکتوبیان دەکەم ئومیدوارم با بچینە ئەو بەشەی کە ئێستا لە ئوسترالیای و ژیانت لەوێ درێژە پێ دەدەین باسی ئەوم کرد کە هەڵسوراوێکی سیاسی بووی بەردەوام جیا لەوەی کە مەکانت گۆڕی وە شوێنی ژیانت گۆڕیەوە لەوێ ژیانێکی نوێ لە شەرایط و هەلومەرجێکی زۆر جیاوازدا دەست پێ دەکەی بەردەوامیش وەکو هەڵسوراوی سیاسی دەورت بووە ئەوە چۆن بەیەکەوە دەگونجێن چەندە سەختە ئەوەی کە دەوێ هەم ژیان دابین بکەی هەم خۆت لەگەڵ کۆمەلگای ئەوێ بگونجێنی و هەم لە کار و ئەرچی سیاسیش ئەو جۆرە کە پێویستە دانەبڕێ کە کەریم ئەگەر ئەتۆ عەقیدەت بە شتێک بوو بیر و بۆچوونت شتێک بوو ئەوە دەخوێنتدایە تۆ ناتوانانی بچیە ئەو سەری دنیاش ئەوە دەگەڵت هەر دێتە دی یعنی ناتوانم بەش بە حاڵی خۆم ئاوام ممکنە من ناڕەحەت بم لە بیر و بۆچوونێک لە شێوەیەک بە شێوەیەکی بەڵام پێم وانە من بتوانم دەست ینی چۆن دەڵم کەسێک عەقیدەی بە شتێک بێ ناتوانێت دەستی لێ هەڵگرێت چون چۆتە خوێنیەوە ئەمن وەختی هاتم بۆ ئوسترالیا لێرە بە تشکیلاتی کۆمەڵە و تشکیلاتی حیزبی کۆمونیستی لێ نەبوو بەڵام لێرە ئێمە هاتین دووسێ نەفەر بووین ئێمە ئەو تشکیلاتەمە ئاساس کرد دوای هەموو بەرنامەکانی ڕۆژی کۆمەڵە و ڕۆژی ئەوڵی مانجیمەی ڕۆژی کرێکاران جیهانی کرێکار و هەموو ئەو مەراسەمانەمان دەکرد و خەڵکیێک زۆریش ئەو ساڵانە بەشداریان دەکرد لە سیدنی مەسەلەن ئێمە بۆ مەراسممان بۆ ئابەتە کوردەکان هەموو کوردی هەموو بەشەکانی دیکەی کوردستان بەڕاستی بەشداریان دەکرد و هەر ئەوانش بۆ کە ئێستا لە باشوور لێرە خەڵکی باشوور و خەڵکی کوردەکانی تورکیا ئەمن وە قادر کۆمەڵە دەناسن من بەرحاڵ دروستە ماوەیەکی دوورە من لە کۆمەڵە ئێستا هاتوومە ئێرە لێرە ژیان دەکەم بەڵام هەر چون تۆ ئەگە خصوصیاتێکت پەیدا کرد هات دەخێنتەوە هەر تۆ دەبێ خصوصیاتەکە چییە ئەتۆ بچی هەر شوێنێکی دەبێ بەرحاڵ شت بگەینی قازانج بگەینی بە دەوروبەرت ئەوە مشتێکە کە لە کۆمەڵە فێر بوو ئەگە جامن هەر کەس بێ لە دەوروبەرت بێت تۆ بە قازانجی پێ بگەینی بۆیە من بەڕاستی سەرڕایەوە مشکلاتی زمان و ئەوانە بوو بەڵام زمانیشمان خوێند و ئەوانش تاوزێکی بۆمان کراوە کۆتا هەتای بۆمان کراوە ئیتر ناڵم کارێکی سەیر و ئەجایمان نەکردەوە بەڵام ئەوەندەمان بۆ کراوە ئەومان کردو لەو مەسیرەدا سەختیتان بۆ پێشاتوە ئەگەر پێشات بێت ئەو ئاستەنگانە چی بوون زۆر بەکوت بە دڵنیایەوە سەختیمان بووە مەسەلەن ئێمە یەکێک لە سەختەکانی ئێمە تشکیلاتێکی لەو سەری دنیاە ئێمە زۆر بەکەمی توانیمان ئەو سەردەم دەگەڵ کۆمیتە مەرکەزی ئێرتباتمان بێ چون ئەو ئیمکاناتی میدیایی بەو شکڵە نەبوو تەلەفۆن بوو مانگە و مانگ تەلەفۆنێک دەکرد ئەمە بەدەیان جار داوامان کرد لە ئازای کۆمیتە مەرکەزی کۆمەڵە کەسێک بێ لێرە چون ئەو خەڵکە لێرە دایانەوێ ئێمە تیکێت و هەموو شتێکی بۆ تەی دەکەین بێ لێرە حەدیقەل یەکدانە کۆنفرانسێک دابنێ کۆبوونەوەیەک بۆ خەڵک دابنێ بەڵام هەر نەکرا مەسەلەن پێمان ناخۆش بوو بەڕاستی یعنی یەکێ لە مشکلاتمان بوو بۆ کارە بەڵام مشکلاتی خۆی خۆمان دیارە بە خۆ دەزانی کەسێک دەچێتە شوێنێکی دیکە زمانە زمان نازانی کارە نازانم تۆ دەبێت ژیانت دابین بکەی وەختێ منداڵ و شتت بوو بە حاڵ ئەوانیش مەسایل و مشکلاتی خۆیان دەبێت ینی ئەوانە هەمووی شتێکن کە دێنە سەرڕێ و بەڵام بەشێک لە ژیانن دەڵێت زۆر واقعیە من پرسیارێکی دیکەم نیە ئەلبەتە دیارە باز دەتوایە و مێژوو ئەگە بەوردی باسی بکەین زۆر هەڵدەگرێت ولی من زۆر کورتم کردەوە و زۆر خۆلاسەم کردەوە بۆی کە لە چوارچەوەی بەرنامەکەماندا بتوانین زۆر ئەگەر چاوخشانێکی بێت چاوبەخشێنین بەسەر خۆناغەکانی ژیان و خەباتتدا هیوادارم کە توانی بێتمان حەقی خۆی پێ بدەین ئەگەر لە کۆتاییدا شتێک باز نەکراوە شتێک بۆوتن هەیە فەرموو بەگینا ماڵاوی لەگەڵ بیران بۆڵا شتێکی وا سەیر و عجایب نییە بەڵام من بەشێکی دیکەش لە کارەکانمەوەیە بەرحاڵ بۆچوونەکانی خۆم سعی کردەوە بە شێوەیەکی شیعر چ لە مەوردی شدەت دژی ژنان چ لە مەوردی مەسەلەن گیانباخکردوەکانی کۆمەڵە چ لە مەوردی
بەرحاڵ مەسلەی نەتەوەی ئەوانە هەموو بکەمە شێعر چ لە مەوریدی ئازادی بەرابەری ئینسانەکان بە شێعر بەڕاستی بیان نووسموە من ئەوانەشم کردووە ئەوە وەک شتێک بەرحاڵ ئاگاداری و لە کۆتاییشدا من سپاس و دەکەم کە بەرحاڵ منتان بەسەر کردەوە و زۆر سپاس بۆ کاتەکەتان تکایە بەڵام لە چۆن دەتوانین ئەو شێعرانە ببینین بەداخەوە تاسان من شخصا نەمدینیوە لەکوێ بەردەستن یا چۆن هەموو بۆ دەنێرم کاکەریمجان هەموو بۆ دەنێرم زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەشداریت بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە خۆناخەکانی ژیان و خەباتی هاوڕێی قادر ڕەحیمی کادر و ئەندامی لە مێژینە و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە بۆ هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئێوەی خۆشەویست بوو بێت تا بێگەشتنەوەیکی دیکە ماڵاوە L'amre pirata gidanade e me corre di la mare L'amre pirata gidanade e me corre di la mare L'odia e cine bohajara Bodanani come gaietta L'odia e cine bohajara Bodanani come gaietta Ragiza dari la risha da